دیارە بە پێی یاسای پارێزگاکان و ئەوەی کە لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان داهاتووە ماوەی خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تەنها 4 ساڵی ساڵنامەیە. لە 24 نۆی 2010 وادەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان تەواو بووە. ئێمە چاوەڕێمان لە پەرلەمانی کوردستانە کرد یاساکەمان بۆ تعدیل کاتەوە و ئەنجومەنی وەزیران ئیجبارکە بەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی وادەی خۆیان ئەنجام بدرێت و ئەنجومەنی وەزیران دوو جار داوامان لێ کردوون کە ئەوانیش ئیجراعاتی پێویست بکەن بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کات و وادەی خۆیان بکرێت. بەڵام بەداخەوە نە پەرلەمان نە ئەنجومەنی وەزیران ئامادە نەبوون هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کات و وادەی خۆیان تەواو بکەن. بەڵام ئەوەی کە دەیبینین ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبوونەوە دەکا و حکوومەت و ئەنجومەنی وەزیران نیەتی هەیە ئەنجومەنی پارێزگاکان لە کارەکانمان بەردەوام بین. من بۆ خۆم سەرڕای ڕێز و سوپاسی زۆرم بۆ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەن بۆ سەرجەم فراکسیۆنە جیاوازەکانی ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و خوشکوبراکانم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ستافی ئیدارەی ئەنجومەن نامەوێت لەمە بەدووە لە پۆستی جێگری ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست بەکار بم و بە ڕەزامەندی خۆم دەست لە کار دەکێشمەوە وەک ئەندامێکی چالاک و دڵسۆزی بزوتنەوەی گۆڕان لە ناو فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەمە دوا درێژە بە کارەکان مەدەم. بەڵێ ئێمە کەسێکتر بۆ جێگرەوەی و دیاریەکەین و لە کۆبوونەوەی فەرمی ئەنجومەنی پارێزگای سلێمانە دەنگی پێ بڕێتان لێداوە کێبێت ئەوە کە کۆبوونەوەی ئەنجومەن کرا و کاتە لە ئەندامێکی ئێمە سەرەکەوێ بۆ ئەو پۆستە و ئیتر هەر ئەندامێکمان بێ هیچ گرفتێک بۆ ئێمە دروست نەکەوەی جیاوازێکی نییە چکە هەموو ئەندامێکی ئەنجومەن بۆ هێو پۆستە وەرگرت.